بارودۆخی سیاسی و ئابووری عێراق و کاریگەریەکانی لەسەر هەرێمی کوردستان ناونیشانی کۆنفرانسی زانکۆی لوبنانی فەڕەنسی بوو کە بۆ هەر یەک لە بەڕێزان مەلا بەختیار ئەندامی ئەنجومەنی باڵای سیاسی و بەرژەوەندی یەکێتی نیشتیمانی کوردستان و مەحموود محەممەد وتەبێژی پارتی دیموکراتی کوردستان و ئەبوبەکر کاروانی نووسەر و سیاسەتمەدار ڕێخست لا سەرەتای پانێڵەکە مەلا بەختیار تیشتی خستە سەر مێژووی عێراق و ئەو گۆڕانکاریانەی کە لە ماوەی ڕابردوو لە حکوومەتی عێراق ڕوویان داوە. کاتێک کە وڵاتێک باگراوندەکەی ڕینسانس نەبێ، باگراوندەکەی ئیسلاحی دینی نەبێ، باگراوندەکەی شۆڕشێکی تەکنۆلۆژی ناوخۆیی قوڵپی نەدابێ، کاتێک گەشەکردنی کۆمەڵایەتی چینایەتی فەلسەفی هزری سیاسی ئابووری بە تەبیعی گەشەی نەکردبێ، ئێمە چۆن چاوەڕێکین لە وڵاتە، چۆن چاوەڕێگەن لەم وڵاتە بە شتێکی سروشتی بە سەویەکی ئاشتەوایی مافی چارەنووس بێ ئێمە بدا، یان ببێ بە دەوڵەتێکی نیشتیمانی هەمووان، یان ببێ بە دەوڵەتێکی دیموکراسی. تا ئێستا ئەو چاڕوانیە چاوەڕوانی گۆدۆیە، تا ئێستا چاوەڕوانی گۆدۆیە ئێمە بڵێن ئەم وڵاتە ئەبێ بە دیموکراسی. دواتر مەحموود محەممەد وتەبێژی پارتی دیموکراتی کوردستان باسی لە قەیرانەکانی عێراق کرد و ڕای وابوو لە عێراق ئیدارەی قەیرانەکان دەدرێت لە جێگەی چارەسەری ڕیشەیی. ئەبوبەکر کاروانیش هۆکاری قەیرانە یەک لە دوایەکەکانی عێراقی بۆ نەبوونی ئینتیمای نیشتیمانی جێڕایەوە. تەنگ و چەڵەمە لە عێراق کەڵەکە بووە، لەسەر یەک کۆ دەکرێتەوە. تەنگ و چەڵەمە لە عێراق و قەیران لە عێراق ئیدارە دەکرێت، چارەسەر ناکرێت. کێشەی دەوڵەت سازی لە عێراق شکستی خواردووە. ئێمە شتێکمان بە ناوی دەوڵەتی عێراقەوە نەبووە و نییە، قەواری سیاسیمان هەیە لە چوارچێوەی قانونی گشتی نێودەوڵەتیە. بۆ ئایندەی کورد لەو حکوومەتەی کە لە داهاتوو پێک دەهێنرێت بەشداربوانی پانێڵەکە ڕایان وابوو کورد بە یەک گرتووی و بە پرۆژە و داخوازی نوێوە بچێتە گفتوگۆکانی پێکهێنانی حکوومەتی داهاتوو. سەرباز محەممەد، گەلی کوردستان، هەولێر.